ئازان و خۆشەویستانمان لە تۆریسەی بەرنامەکەماندا باز لە کار و چالاکیەکان و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین لە ساڵی ڕابردوودا. دەزانین کە دەستگای خێرخوازی بەخشین شایەتی هەموو لایەک ڕۆڵێکی زۆر باشی گێڕاوە لە بەدەمەوەچوونی هەژاران لە بێباوکان لە دروستکردنی خانوو و چەندین پرۆژەی دیکە کە دواتر میوانەکەم ئاماژەی پێ دەکات و باسی دەکات. و ساڵی 2023 بە بەراورد بە ساڵی 2022 زیاتر پرۆژەکانیان گەورەتر کردو و زیاتر خزمەتی هەژارانیان کردووە و ئەم خزمەت و پرۆژانەشی پێیوەستە بە خێرخوازانەوە تاوەکو خێرخوازان بەدەم پرۆژەکان و بەدەم هەژارانەوە بێن. پرۆژەکانی ئەمانیش گەورەتر دەبێت و دەتوانن زیاتر خزمەت بە هەژاران و لێ قەوماوان بکەن و لەگەڵیشیدا دەستگای خێرخوازی بەخشین تەنها لە نێو هەرێمی کوردستاندا پرۆژە و کار و چالاکی نەبووە، لە دەرەوە هەرێمی کوردستانیش لە هەر ناوچەیەک هەر پارچەی کوردستان کە پێویستی بە هاوکاری کۆمەک بوو بێت ئەمان بەدەمیانەوە چوون و هاوکاری و پرۆژەکانیان لەوێش پێشکەش کردەوە. گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک سەرباز حەسەن ژاڵەیی بەرپرسی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین. کاک سەربازیان خۆ بەخێر بێ. زۆر سپاس. بەخێر بێ. ساڵی 2023 چۆن بوو دەستگای خێرخوازی بەخشین؟ بسم الله الرحمن الرحیم. سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە ماوەی 15 ساڵی ڕابردوویە کە کاری کردووە لە هەرێمی کوردستان و 15 ساڵە من لە پێشەکی نه 15 ساڵە بورە ڕاستقینەوە بەڵێ 15 ساڵە کارەکات لە هەرێمی کوردستان و پاشان لە سەرجەم ناوچەکانی دیکەی عێراق کەمتر بەڵام جارجار بووە، بەڵام لە ناوچە دابڕێنراوەکانی کوردستانی ئێمە کە دەگاتە هەر لە شنگارەوە هەتاوەکو چێتە خانەقین، کەرکووک و دووس و دبس و مەخمور و ئەوانش کار و چالاکیمان هەبووە الحەمدولیلا. و خەڵک لە ماوەی ئەم 15 ساڵە بە ڕێژەیەکی بەرچاو سوودمەند بووە لێی. و ساڵی 2023 الحەمدولیلا دەستگای خێرخوازی بەخشین گەشتۆتە ئاستێک جێگای ئومێدی هەموو لایەکە و زیاتر دڵمان بەوە خۆشە کە لەگەڵ ئەم هەموو قەیرانەی کە لە وڵاتی ئێمەدا دەگوزەرێ، سوپاس بەخوای گەورە ساڵ بە ساڵ ڕێژەی هاوکاری کە گەشتنی هاوکاریەکانی خەڵکی خێرخواز بم دەستگایە جیاوازیەکی بەرچاوی دەبێت. الحەمدوللا ئەوە خێرخوازانن کە متمانەیەکی باشیان بە دەستگاکەی خۆیان کردووە و ئێمەش الحەمدوللا ئەوەی کە توانیومانە درێخیمان نەکردووە بەو پەڕی ئەمانەتەوە وردبینی باشمان کردووە لە حاڵ و گوزەرانی هەژاران، ئەوەی کە ناوی لە لای ئێمە بوو بێ و ئەوەی کە پێمان وتراوە فڵان کەس حاڵی خراپە، فڵان کەسێک هەیە لە فڵان جێگە، وردبینیەکمان لە حاڵیا کردووە بۆ ئەوەی کە ئەو خەیر و سەدەقانەی دەگاتە دەستی ئێمە بە شێوازێکی زۆر ڕێک و پێک و بە شێوازێکی شەرعیانە بگاتە دەستی کەسی هەژار. زۆر باشە. ژمارەی کار و چالاکیەکانی ساڵی 2023 بەراورد بە 2022 زیادی کردبوو یاخود کەمی کردبوو؟ بەڵێ، ئێمە ویستم شتێک بڵێم ماوەسەدانیار باسی ئەوەی کردکەوتی لە ساڵی 2023 کار و چالاکیەکانی دەستگای بەخشین چووە دەرەوەی هەرێمی کوردستان. ئەوە یەکێک بوو لەو هەنگاوە گەورانەی کە الحەمدولیلا دەستگای خێرخوازی بەخشین نای و سوپاس بۆخوای گەورە زۆر سەرکەوتوانە کارەکانی ئەنجامدا. هەڵبەت کاری هیچ مرۆڤێ بێکەم و کوڕی نییە، بەڵام ئێمە ئەوەی کە هەمانە سوود لە ئەو هەڵانە یا ئەو دەرفەتانەی کە بۆمان هاتوۆتە پێش ڕەنگە نەمانتوانی بێ زۆر جار سوودی باشتر یا جوانتر بەرهەمی بێنین ئەو کاتانە. بەو خاڵانە ئێمە هەمیشە خاڵە نەرێنەکانی خۆمان دەستنیشانەکەین بۆی کە بۆ ساڵی ئایندەتر هەوڵ بین جوانتر و باشتر و سەرکەوتوانەتر ئیشەکانمان ئەنجام بدەین. ساڵی 2023 دوو کارەساتایە ڕوودا لە دەرەوەی هەرێمی کوردستان کە دەستگای خێرخوازی بەخشین ڕۆڵی بەرچاوی هەبوو و زۆر جاریش لە وڵاتی ئێمەدا ئەگەر یەکەم نەبوو بێتین لە پێشەنگی ڕێکخراوە خێرخوازیەکانە بووین کە دەستمان لەو
خزمەتکردنی ئەو هەژار و لێقەومانە بووە. لە سەرەتای ساڵی ڕابردوو 2023 بوومە لەرزەیەک باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستانی گرتەوە. دەستگای خێرخوازی بەخشین هەر لە سۆنگەی هەست بە پرسیارەتی دینی و ئینسانی و نەتەوەی هەستمان بەوە کرد کە کاری ئێمەیە، ئەرکی سەرشانی ئێمەیە کە هاوکاری و کۆمەک بۆ برا مرۆڤەکانمان بەگشتی، چونکە ئەو خەڵکەی کە هاوکاری کراوە لە ئەم دوو شوێنە شەرت نییە هەمویان موسڵمان بوو بێتن، برا مرۆڤەکانمان و پاشان نەتەوەی ئێمە کۆمەڵێ براو خوشکمان لە نەتەوەی کورد لەوێ زیانی لێکەوتووە و پاشان کۆمەڵێ برای خوشک و برای موسڵمانمان هەستان دەستمان کرد بە کۆکردنەوەی پیتاک و حملەیەکمان ڕاگەیاند بۆ کۆکردنەوەی پیتاک بۆ هەردوو وڵاتی دراوسێ کە بەداخەوە کە کوردستانی ئێمە دابەشبووە بەسەر چەند وڵاتێکە بۆ کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژهەڵات. ئەلحەمدولیلا لە ماوەیەکی باشە هاوکاریەکی باش هات و تیمێکی دەنەفەریمان چووە وڵاتی تورکیا و پاشان چووە سووریا، کوردستانی باکوور و ڕۆژهەڵات لەوێ خۆیان سەرپەرشتی دابشکردنیان کرد و خۆیان کۆمەڵێ چالاکی و پرۆژەی باشیان لەوێ بە ئەنجام گەیان و پاشان لە مانگی هەشتی ساڵی ڕابردوو 2023 ئەو ڕووداوی کە لە وڵاتی فلەستین ڕوویدا بە تایبەتی لە کەرتی غەزە کە ئێستش ئەو نەهامەتی ئەو خەڵکە بەردەوامە، دیسانەوە دەستگای خێرخوازی بەخشین وەکو یەکەمین ڕێکخراوی خێرخوازی لەسەر ئاستی کوردستان و پاشان لەسەر ئاستی عێراقیش حملەیەکی ڕاگەیان بۆ هاوکاریکردنی لێقەوماوانی سڤیلی کەرتی غەزە. لەوێشدا سوپاس بەخوای گەورە خەڵکی خێرخوازی هەرێمی کوردستان بەدەنگ بانگەوازەکەی دەستگای خێرخوازی بەخشینەوە هاتن و دیسانەوە لەوێش ئێمە مۆرکێکی نەتەوەییمان کرد بە بەرگی ئەم دەستگا خێرخوازی کە لە هەرێمی کوردستانە هەیە، جگە لەوەی کە ئێمە باگراوندێکی ئیسلامیمان هەیە، بەڵام لەوێ ئەوەی کە زیاتر زەخمان کردەوە ئەوە بوو کە ئێمە مۆرچێکی کوردانەمان کرد بەبەری ئەم ڕێکخراوە و بەبەری ئەم هاوکاریانەی ببورن، ئەم هاوکاریانەی کە لە هەرێمی کوردستانەوە ئەگاتە کەرتی غەزە بۆ خەڵکی لێقەوماوی سڤیلی غەزە. دیسانەوە تیمێکمان چۆ وڵاتی میسر و ئێمە یەکەمین ڕێکخراوین ئەلحەمدولیلا وەکو هاوکاریەکانمان گەشتە غەزە کە لە 1/11/2023 یەکەم کاروانی هاوکاریەکانی لە وڵاتی عێراقەوە بە ئاڵای کوردستانەوە و پاشان بە ئاڵای عێراقەوە کە ئەویش مەبەستێکی دەستگا بوو کە تەنانەت لە شێوازی دانانی ئاڵاکانە ئێمە حسابێکی تایبەتمان کرد و جیهانەکانیش پێما بێتر گرنگیان پێ بەڵێ میدیا جیهانیەکانیش بە شێوەیەکی بەرچاو گرنگیان بە ئەو هاوکاریانەی ئێمە دابوو ئەلحەمدولیلا کە لە هەرێمی کوردستانەوە پاشان و ئێمە جارێکی تر پەیامێکی موسڵمانانەی کوردانەماندایەوە بەگوێی عالەمی ئیسلامی بە پلەیەک و پاشان بە جیهانی ڕۆژئاوا بە پلەی دوو کە ئێمە نەوەکانی سەلاحەدین جارێکی تر لە هەر جێگەیەکی کوردستان لە هەر جێگەیەکی وڵاتانی ئیسلامیدا ئەگەر هاوکاری هەبێ وەکو باپیرە گەورەمان سەلاحەدین لە خزمەتین بەوەی کە هاوکاریەکانمان بگەێنین بە ئەو خەڵکە لێقەوماوە. ئەلحەمدولیلا ڕێژەیەکی بەرچاو هاوکاری کرا. زۆر باشماوەسە سەرباز باز لە پرۆژەکانتان بکەن. ئێوە ئەو پرۆژانە چی بوون کە پێشکەشتان کرد لە ساڵی ڕابردوودا؟ بەڵێ ئێمە کۆمەڵێ هەمیشە پرۆژەکانمان کۆمەڵێ پرۆژەمان هەیە، کۆمەڵێ خزمەتمان هەیە جێگیرە و کۆمەڵێ خزمەتمان هەیە پرۆژەمان هەیە لە کاتی ڕوودانێکە یا بە شێوازێک لە شێوازەکان کە زۆر جار ساڵانە دووبارە بێتەوە هەندێک پرۆژەمان، بەڵام ئەوانەی کە لە ڕوودانی کارەساتێکا ڕووەدا یاوە خود لە حاڵەتێکی تایبەتی دیکەدا هەندێک خەڵکی هەژاری تایبەتتر دێتە پێشەوەوانە پرۆژەی ئانین،
بەڵام ئێمە و پرۆژانی کە هەمیشە هەمانە بە نمونە خزمەتکردنی منداڵی بێ باوک دەستگای خێرخوازی بەخشین هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە هەستی کردووە کە لەم وڵاتەی ئێماوە لە ناو چینەکانی کۆمەڵگەی مرۆڤایەتیدا چینەکەیە پێیان دەوتێ مناڵە بێ باوکەکان مناڵی خانەوادەی بێنازن ئەمە بووە بە یەکێک لە کارە سەرەکیەکانی ئێمە کە سوپاس بخوا دەستگای خێرخوازی بەخشینیش لەو ڕۆژەوەی دروست بووە هەتاوەکو ئێستا سوپاس بۆ بەشی بێ باوکان کە کۆمەڵێ برای بەڕێز لەوێدان و مامۆستایەکی بەڕێزیش سەرپەرشتی ئەکات یعنی تەنها ڕۆژێک تەنانەت لە کات و ساتەکانی کۆرۆناشە تەنها ڕۆژێک موچەی بێباوکان کە ئەوەی لە لای ئێمە کەفالەتی بۆ کراوە لەلایەن خێرخوازانەوە تەنیا ڕۆژێ موچەکان دوانەخراوە تەنانەت لە سەردەمی کۆرۆنا ئەو ستافە بەڕێزە خۆیان ئەچوون ماڵ بە ماڵ هاوکاریەکانیان ئەبرد لە بەرۆیان ئێوەمێنە دەرەوە بەڵام ئێمە لە خزمەتین وەکو پرۆژەکانی ئێمە بەنمونە پرۆژەیەکی جیاوازمان کە بۆ هاتووە بڵێن خۆمان لە ساڵانی ڕابردووە شتێک بۆ بەس بۆ کەیفێتە نەبووە بەڵام 2 ساڵە ئێمە پرۆژەیەکمان ڕاگەیاندووە بۆی کە پرۆژەی خستنە سەرکاری خەڵکی هەژار ئەوە لە لای ئێمە زۆر ئەسڵترە لەوەی کە تۆ بەس تەنها خەڵکێک فێری هاوکاری وەرگرتن بکەی نەخێر ئەوە باشترە کە ئێمە ئەگەر هەژارێک نەدارێک بتوانێ خۆی کارێکی هەبێ یان بێوێک شتێک پێکەوە بنێ ئێمە بیخێنە سەر کار بۆ ئەوەش تا ئێسەوەکو قۆناغی یەکەم لە ماوەی 2 ساڵی ڕابردووە هاوکاری خەڵکانێکمان کردووە بە پێدانی ماتۆڕی سێتایی بار ئەم ماتۆڕی سێتایی بارە لە ساڵی 2022 لە بەرۆی پرۆژەکەمان تا بڵێن یەکەم ساڵی بوو ئاوا گرنگیمان پێدا توانیمان لە مانگی ڕەمەزانی ساڵی 2022 6 ماتۆڕی بار بکڕین لە بەرۆی خەڵکی زۆر ئەم پرۆژەی بەلاوە هین نەبوو باشنا نەبوو بەڵام لە ساڵی 2023 ئەلحەمدولیلا ڕێژەکە گەیشتە 37 ماتۆڕی بار واتە چەند بەرابەر خەڵکی کە هەستی کرد بە فعلەن ئەم پرۆژەیەکە کە خەڵکی فێری لە دەست پانکردنەوەەوە ئەکاتەوەی کە ئەتیمات بکاتە سەر ئەوەی دەستی خۆی بخاتە کار هەڵبەت ئەو هەژارانەی کە هەن مەبەسم ئەوە نیە خوانەخواست بڵێم خەڵکێکی هەژار دەستپانێک بەڵام بۆ ئەوەی فێری ئەوە نەکرێن چونکە زۆر جار ئێمە هەندێک کە کاتێک هەژارێک دەچێتە بەردەمی کەسێک یان کەسێکی تر هاوکاریەکە زیاتر هەر چاوی لەوەی وەربگرێ بەڵام ئەم پرۆژە لە لای ئێمە زۆر گەورەتر ئەمە یەکێک بوو لە پرۆژەکانی ساڵی 2023 کە خۆمان دڵمان پێی خۆشەکە ئومێ دەکەین لە ساڵی 2024 ڕێژەکە زیاتر بەرز بێتەوە و شێوازی دیکەی خستنە سەرکار تەنها ماتۆڕی بار نەبێ بە نمونە خەڵکانێک بن کە پیشەیەک بزانن بەڵام نتوانێ ئەدەواتی پیشەکەی بکڕێ ئێمە بتوانین هاوکاری بین ئەدەواتەکەی بۆ بکڕین ئومێ دەکەین ئەبەم شێوازش بتوانین خزمەت بکەین لە ڕێگەی بە نمونە ئێمە پرۆژەی جێگیری ساڵانەمان بووە پرۆژەی خزمەتی سەبەتەی خۆراکی ئێمە پار 831 خانەوادە سوودمەند بووە لە پرۆژەی خۆراک ئەمە کە تەنها لە مانگی ڕەمەزاندا توانیمانە ئەو ڕێژەیە هاوکاری بکەین لە خەڵکی هەژار و خەڵکی نەدار بە نمونە مەمە خەڵکانێکن کە نەخۆشن نەخۆشییان هەیە کە پێویستیان بە کڕینی دەرمان هەیە پێویستیان بەوە هەیە کە هاوکاری بکرێن بۆ ئەوەی کە بە شێوازێکی کەم پێویست ناکات لە شاشەی تەلەڤیزیۆن و هاوکارەکەیان بۆ ئاشنایی بینەرانی ژێوە ئەم هاوکاریانەتەن لە تەواوی پرۆژەکانتانە کەما بێت لیژنەتان هەیە کە کامە زۆر مستەحەقە کامە کە زۆر پێویستێت ینی ئێستا زۆر کەسەیە لەوانەیە بە مانگ گۆشت نەخوا بەڕاستی ینی ئێوە ئەس ئاگادارن لەوەی کە ئەم جۆرە کەسانە لەوانەیە پێویستیان بێت و ئەمە زۆر گرنگیشە بۆ خێرخوازان کە ئێوە باشتر ئەیان دۆزنەوە کەزان کە مستحقتر بێت لەوەی کە کەسێک لەوانەیە زۆر جار مستحق نەبێت هەژار بێت بەڵام وەکو ئەوەی نەبێت کە لەوە هەژارتر هەیە پێویستە هاوکاری بکرێن ئێمە
مەبدەئێکمان هەیە کە ئەوەی کاتێ مامەڵە لەگەڵ هەژارێکاکەی دوو جۆر هەژارمان هەیە. هەژارێک وەکو چۆن بڵێ ئەها زۆر جار ژیلەمۆیەک سەری هەمووی خۆڵەمێشە بەڵام لە ژێرەوە پشکۆکانی ئەسووتێن و تەواو ئەبن. ئەمە خەڵکی هەست بە شەوقی ئاگرەکەی ناکە، خۆی بۆ خۆی ئەسووتێ و ئەبێ بە خۆڵەمێش، دەنگی لێ نایە، سەوتی نییە، ڕەنگی نییە. بەڵام خەڵکانێک هەن وەکو ئەو ئاگرەوان کە بە پوش ئەکرێنەوە بە کڵپەیەکی گەورە دەرەکەون. خەڵکێک هەیە دەگەڕێ، ئەگەڕێتە لای فلان ڕێکخراوێتە لای فلان دەوڵەمەند، ئەمە خەڵکانێکن شتیان دەسەکەوێت. بەس ئەو خەڵکەی کە حیا و شەرمێکیان یعنی ناتوانن عیزەتی نەفسیان هەیە، ناتوان بە براکەیان بڵێن ئەوە من مانگێکە مناڵەکانم گۆشتیان نەخواردەوە، 3 مانگە مناڵەکانم گۆشتیان نەبینیوە، ببینین بە براکەی ناڵێ. بەڵام کاتێک کە خەڵکێک ئاگای لەم حاڵەیە، جاری وا هەبووە هەر لەم ماوەی پێشوا شتێک ڕوویدا بڵێن بە نمونە کەسێک هەژار بوو، پێمان وترا کەسێک هەیە حاڵی زۆر خراپە بچن بەدەمیەوە. ئێمەش بە واقعی وتمان ئاخر ئەم کەسە نە فۆرمی پڕکردوەوە نە نازانین کەسی وتی کاکە بچن سەیری ماڵەکەی بکەن. بە واقع چوین ئێمە لەگەڵ کاگوالیمان هەیە کە بەرپرسی لیژنەی بەدووادا چوونە و بەرپرسی بەشی هەژارانە. ئێمە 3 کەس لە خزمەتیین بەوەی کە لیژنەی بەدووادا چوونین لەگەڵیانە. من و کاگوالی چوینە ماڵەکە، بە فعلی ماڵێکی هەژار بوون و قسەد لەگەڵ یاکرد. ئەو نێزانی کە بۆ ئێمە چوینەتە ماڵی، وتمان تۆ ناوت فلان کەسە؟ بەڵێ. وتمانەوە لە بەخشینەوە هاتووی ناوی بەڕێسیان داوە، پێمان توانە کەسێکی هەژارە. هەر بە سیرکردنەکەیە هەستی بەوە ئەکرد کە بۆ کەسێک لە دەرەوەی ماڵەکەی بینی پێیزانی دیار بوو کەسێکی تر پێیوتە بووین. تر هەندێک پرسیارمان لێ کرد شایستەی ئەوە بوو کە هاوکاریەک بکرێ، هاوکاریەکی ورد بکرێ، بەڵام ئێمە لەوە زیاترمان نەئەتوانی بیدەین بە تەلەڤیزیۆن و تا هاوکاری بۆ کۆکرێتەوە. بەڵام تر لە بەرچاومان گرتووە بۆی کە خی گەورە دەروێکی لێ بکاتەوە. ئێمە ئەو لیژنەیە کەسێک کە ناوی ئەنووسێ لەلایەن بەڕێستەوە بەنمونە، لایەن هەر کەسێکی دیکەوە، لەلایەن کەسێکی هاوڵاتێکی دیکە هەستی پێ یا خۆی گەشتۆتە سەر ئێسقانی هەژارێکە هاتووەڵێ وەزعم وایە بەس ناکرێ من لە شاشە دەرکەوم. ئەچین بە دوای ئەم کەسانە ئەگەڕین، ئەچینە ماڵی سەیری ماڵ و حاڵیانەکەین. زۆر جار لە هەندێک لە دراوسەکانیان نەپرسین بزانین ئەم ماڵە چۆنەژی. هەیە هەستی پێ کردووە، هەیە منناوە بڵای ماڵێکی فەقیر حاڵن بەس جوڵەیان نییە یا بە شێوازێک نین. زۆر جار یەکێک لە ئەندامانی لیژنە ورتر تەنانەت ئەچێ بۆ مارکێتێکی نزیک بزانێ ئەم ماڵە چۆنن. یان عادەتەن خەڵکانێکن کە دوکانی مریشکیان هەیە بە تایبەتی لەو گەڕەکانە لە شوێنەکانە، ئەمانە ئەزانن ماڵەکانە ناسن کێ زۆر بڵێن مریشکە خوا کێ ئەتیادی کە بیناسیڵەوە ماڵە خەڵک لە ڕای خواشتیان بۆ کرد. تەنانەت دووردەکاریەکی باش لە جۆری گەیاندنی هاوکاری خەڵکیش بۆکەن لە چ دەستگایەکی تر هاوکاری کراوە نەکراوە ئەوانەمان هەیە. ئەلحەمدوللا تا ئێستا توانیومانە بە شێوازێکی باش خزمەت بە خەڵکی پێنج قولەکاتمانەوەگەر بە خێرایی باز لە پرۆژەکانی دیکە تام بکەن لە دروستکردنی خان و لە دابینکردنی کورسی شەحن بە چەندین شتی دیکە پێم وابێت لە ساڵی 2023دا ئەم پرۆژانەتان کردووە. ئەلحەمدوللا ئێمە کۆی خزمەتەکانمان لە ڕووی مادەوە لە ساڵی 2023 7,779,962 دینار بووە. ماشەڵڵا زۆر بەبراوە بە ساڵی 2023 کە ئاماری ئێوەشم لای وەزان 4 ملیار و 80 میلیۆن و بەڵێ 4 ملیار 7,750 دینارە. یعنی ڕێژەکە ئەلحەمدولیلا ڕێژەکە زۆر جیاوازێکی زۆری هەیە و ئێمە ئەیگەڕینەوە بۆ ئەوەی کە خێرخوازان یەکەم تەوفیقی خوایی ئەیبینین ئەلحەمدولیلا کە خوای پەروەردگار
بەرەکەتی تێبکا و بەرەکەتیشی تێکردووە الحەمدوللا 159,449 کەس لە هاوکاریەکانی ئێمە لە ساڵی 2023 سوودمەند بووە، بەڵام لە 2022 22,375 کەس سوودمەند بوون لە هاوکاریەکانی ئێمە، واتە ڕێژەکە چەند بەرابەرە و دوو کارەساتی ژوای کردووە کە ڕێژەی خزمەتەکانی ئێمە زیاتر ببن. و ئێمە شتێکی دیکەمان هەیە بڵێن بە هەر بەنمونە بێباوکان، خزمەتکردنی بێباوکان کە تەنها لە ڕووی موچەوە ئێمە یان کڕینی جلوبەرێک بۆ منداڵانی بێباوک، موچەی بێباوکان لە ساڵی 2022 1082 بە بەردەوامی 1082 قوتابی مناڵی بێباوک هاوکاری کراوە بە بڕی 1,421,773 واتە ڕێژەیەکی بەرچاو بەس موچەیان وەرگرتووە. لە ساڵی 2023 ئەو بێباوکانی کە موچەیان وەرگرتووە ڕێژەکەیان بووە بە 1247 منداڵی بێباوک و بڕەکەی 1,778 تقریباً 1,786,994 دینار بووە. ئەمانە کۆمەڵە پرۆژەیەکن کە دەستگای خێرخوازی بەخشین و کورسی شەحن کە بۆ کەمەندامان دابین کراوە، دیسانەوە ژمارەکەی 37 کورسی بووە کە ساڵانی دیکە یاسی یا 25 کورسی بووە، بەڵام لە ساڵی 2023 بە بڕی 43,925,000 دینار کڕاوە. ئەمانە کۆمەڵە پرۆژەیەکن کە ئەلحەمدوللا جێگای دڵخۆشی ئێمن بەڵێ 28 خانومان کردووە لە ساڵی تەنها لە ساڵی 2023دا ژمارەی ئەو خانوانەی کە ئێمە کردومانە 28 خانووە 28 خانووەکەش تقریباً بە بڕی 955,553,500 دینارە. هاوکاری جارە ژوابزان بۆ بێباوکان خولیشتان کردوێتەوە. بەڵێ دەستخۆش ببوورە پرسیارێکت کرد ئەو کاتە لە مینەکانە چی وەڵادا لێ وردنەکە با جوابت بەمەوە ئەو کاتە قسێکت سەبارەت بە ئامارەکان و ژمارەی کارەکان بوو. بەس پرسیارێکی ترم هەیە. وەکو دەزانین کە خراوی بەخشین جگەل لە کارەکانی لە ناوخۆیە، جگەل لەوەی کە یارمەتی کورد یارمەتی نەتەوەکانی تریش جگەل لەوەی کە لە ناوخۆیە یارمەتی دەرەوەیش ئەدات، هاوکارەکانی بۆ دەرەوەش ئەچێت، جگەل لەوانەی کە یارمەتی ئیسلامیش ئەدات، یارمەتی شنگالی داوە، یارمەتی ئاینەکانی تریش ئەدات. ئەمە چیمان پێ ئەڵێت؟ ئەمە دوو حاڵەتە. دوو حاڵەتە. حاڵەتیشان ئەوەیە کە ئێمە هەر لە سەرەتای کارکردنەوە مەسئلەی ئاین و ئایدۆلۆژیان نەبۆتە ڕێگر لە بەردەم ئێمە هاوکاری بکەن، چونکە ئێمە مامەڵەیەکی دروست ئینشاءالله شەرعیانە لەگەڵ خەڵکی غەیرە موسڵمانەکەین و دەلیلمان هەیە ئیمامی عومەر خزمەتی بە نەسرانیە کردووە، خانەنشینی بۆ بڕێوەتەوە لە کۆتایی تەمەنە و کۆمەڵێ خزمەتی دیکە و ئێمەش دیسانەوە هاتوین کاتێک کە یەزیدیەک لێ قەوماوە ماڵەکەی لێ ڕووخاوە ئاوارە بووە هاوکاریان کراوە، کەسێکی ئاشووری کە لەسەر ئاینی ئیسلامیە، کەسێکی مەسیحی لە کاتی ئاوارەبوونی ناوەڕاستی عێراق و بشاری مووسڵدا ئێمە خزمەتی هەموو چین و توێژەکانمە ئێمە مامەڵەی مرۆڤمان لەگەڵ کردووە، نەک مامەڵەی موسڵمانەتی یا گاورێتی یا یەزیدی بوون. ئێمە مامەڵەی مرۆڤونمان کردووە کە ئەمە مرۆڤێکە پێویستی بە خزمەتکردن هەیە. ئەمە تەوەرەیەکی دیکەی کە ئەوەیە ئێمە ئەمانەوێ بە خەڵکی بڵێن ئێمە هەڵگری ئاینێکین، خاوەنی ئەو فکرە جوانەیە ئەگەر خەڵکانێک لە دەرەوە خەڵکێک دروست نەکەن و فکرەکەی تێک بن، ئاینی ئیسلام ئاینی خزمەتکردنی سەرجەم مرۆڤایەتی و پێکەوە ژیانە.
ئێمەمانی ئەو پەیامە بگەێنین بۆیە هەمیشە تەنانەت لە ناو ئایدیەکان حیزبەکانی کوردستانیشە جیاوازیمان نەکردو ئەمە منداڵی کۆمەڵە ئەمە منداڵی ئیسلامیەکە بەعام یا ئەمە منداڵی یەکێتی نیشتمانی ئەمە منداڵی کەسێکی پارتی دیموکراتە تەنانەت خەڵکێکە لە حیزبی شیوعیە بەنمونە یا هەر حیزبێکی دیکە کەم بۆی ئەو ناوانە بمە بەسم ئایدیابوونە کاتێک جیاوازی ئایدۆلۆژی یان حیزبی ئێمە ئەممان لە بەرچاو نەگرتووە بە هیچ شێوازێەوە ئێمە هەرگیز ئەم دەستگای خێرخوازی بەخشینە بۆ هیچ مەرامێکی سیاسی جگە لە خزمەت هەوڵمان نەداوە بەکاری بێن. زۆر باشە زۆر سپاس دەکەین بە ڕێزمەوە سەربەز حەسەن ژاڵەیی بەرپرسی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشینی خوا بەخێر بێ. سوپاس دەرفەتە.